زیاتر لە 180 زەوی ئامادەی کشتتوکاڵی سلێمانی کە زەوی پەروەردەییە لە بەردەم مەترسی داگیرکردندایە. بەڕێبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت نووسراویان بۆ کراوە، فشاریان لێ دەکرێت زەویەکانیان پێ بدرێت تا بکرێن بە یەکەی نیشتەجێبوون. بەڵام ئەگەر لەسەر ئەوە لە کار لا ببرێم ناسمە ژێرباری ئەو بابەتەوە. ئێمە زەختێکی زۆرمان لەسەرەوە تەکلیفێکی زۆرمان لەسرە و من کۆمەڵی داواکاریم هەیە لە هەم لە سەرۆکاتی شارەوانی سلێمانی و هەم بەڕێوەبەرتی گشتی و بێرەنانی سلێمانی لەمە دو کتابی لەو شێوەمان ئاراستە نەکەن تکایە چونکە ڕەفزە نیهائیەن لامان یەک بستی ئەرزی ناوەندەکانی خوێندن لەیان ئێمەوە ڕەزامەندی لەسەر نادرێت بۆ ئەوەی سوودی لێ ببینێ بۆ شتێکی تر بەڵکو ئێمە پرۆسی پەروەردە وەژینگەی پەروەردەی بەلامانەوە گرنگە بەڕاستی ئەو بەرهێنانەی کە هەڵ ئەسن مەسلحەتی خۆیان و ئیشەکان تەواو ناکەن و بەجێ هێڵن یان دەستی دووسێ پێکەن یان دەرکرێن یان بخێنە لیستی ڕەشەوەیان نووسرایان بۆ مەکەن پشتیوانیان بۆ مەکەن چونکە بەڕاستی ئەمە دەستیان ناوەتە بینە قاقای شاری سلێمانیەوە بە تایبەتی پرۆسی پەروەردە کە ئەتوانم بڵێم ئێستا بۆتە شتێکی لێشاوی ئەمە شتێکی زۆر خراپە. وەبەرهێنەرێک لە ڕێگای وەبەرهێنانی سلێمانی نووسراوی بۆ کراوە بۆ ئەوەی ئەو زەویانەی پێ بدرێت، بەڵام پەروەردە ڕەزامەندی نەداوە. ئەو زەویانەی کشتتوکاڵیش لە دوای ساڵانی حەفتاکانەوە تاوەکو ئێستا لە 1000 دوێنمەوە کەم بۆتەوە بۆ 180 دوێنم و زیادە ڕۆیان کراوەتە سەر. بەداخەوە ئەوە پێویستە حکوومەتی هەرێم و ئاگابێتەوە و بزانێ کە پرۆسی پەروەردە و بەتایبەت میهەنیەکان پێویستی بە باخی زیاتر هەیە پێویستی بەوە هەیە کە پرۆژەی زیاتری تێدا بکرێتەوە. بەڕاستی ئێستامە کێشەمان هەیە کە ئەم زەویانە سیاج بکرێن ساڵانە کە دەکرێت بەگەرم تەماشا دەکەین لەلایەن ئاژەڵدارەکان و ئاژەڵی تێدەکرێت و دو-سێ ساڵە ینی ناکرێ بەگەنم کە ساڵان پێرار بەتر پێرار تقریبا 140 تن گەنممان بەرهەم دێنە کەەوە هەم حکوومەتی سوپای لێ دەکرد هەم خوێندکاری سوپاتی لێ دەکرد هەم مامەستانی بەشداروی لە پرۆژەکاندا سوودیان لێ دەبینی. بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە تەجاوازی دەکرێتە سەر لەلایەن ئەم کەسانی کە ئاژەڵیان هەیە ئاژەڵ دەکەنە ناو گەنمەکەەوە و ئەم ماوەی پێشوش لە دژەتیرۆر بەشێکی کرد بەڵام کەم بوو کردیان بە شوێنی نیشتەجێبوون تەجاوازێکیان کرد و ئێستا ئەم دەگوێشەیە کە گوایە هەموو زەویەکان دەیانوێت بیکەن بە پرۆژەی نیشتەجێبوون کە ئەمە بەڕاستی زەرەرێکی گەورە بە ئامادەی کشتتوکاڵی بەکرێجۆ دەگەێنێت. داوا لە ئەنجومەنی شارەوانیەکان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکرێت بەربەم چاوچنەکەی و بەرهێنەرەکان بگرن و هێندە تەماح نەکەنە زەویە نایەبەکان ئەو فشار و بەگژاچوونانەوەش بوەستێنن چونکە زەویەکانی پەروەردە هێڵی سوورن و چاوپۆشیان لێ ناکرێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.